سلااوتان لێبێ و ئەم کاتتان باش کاتی ئابوووریە ئەم ێوارێ ئەم بابەتە ئابووریانەتان بۆ باس. وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند لە ماوەی دوو ڕۆژی داهاتوودا نەوتی هەرێمی کوردستان وەردەگرن و لە ڕێگەی بەندەری جەیهانی تورکیاوە هەناردەی دەکەن. قەیرانی کەمی دەرمان لە نەخۆشخانەی هیوا بەردەوامە. زیاتر لە 180 دەرمانە پێویستەکان لە نێو کۆگای دەرمانی نەخۆشخانەکەدا دەست ناکەوێت. هاوڵاتیان ناچارن لە دەرەوە بە نرخی گران بیکڕن. بۆرسەی تاران بۆ دووەم هەفتە لەسەر یەک دابەزینی تۆمار کردووە. 11 ڕۆژ لە پێنوێنەکان سەوز نەبوون. تەنها لە یەک ڕۆژدا 3 ملیار دۆلاری لەدەستدا. دوای 10 جار لە بەرزکردنەوەی نرخی سوتەمەنی لە تورکیا بڕیارە ئەمڕۆ نرخەکەی دابەزێنرێت. بەپێی میدیاکانی تورکیا نرخی هەر لیترێک گازوایل بە بڕی 1 لیرە و 77 قروش کەم دەکرێتەوە. دووبارە سڵاو. هەواڵ و زانیاریەکان سەبارەت بە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان و چارەسەرکردنی کێشەکانی هەرێم و بەغداد بەردەوامە. ڕۆژانە هەواڵە بیسین بەرەو پێشچوونی نوێ هەیە، گفتوگۆی نوێ هەیە، لێک تێگەشتنی نوێ هەیە. هەندێک جار هەواڵ و زانیاری زۆر گەشتبینانەش هەیە، بەڵام ئەوەی کە ئاوترێ هەتاکو و بابەتەکە ڕوونەیە قورسە متمانی پێکەین. ئەوەندە هەواڵ لەسەر زاری بەرپرسانی باڵاشەوە بیستراوە. زۆر جا پێشتر هەواڵەکان میدیاکان بڵاونەکرد، بەڵام ئێستا بەرپرسانی باڵاش دەڵێن. ئەمڕۆ وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند لە ماوەی دوو ڕۆژی داهاتوودا نەوتی هەرێمی کوردستان وەردەگرن لە ڕێگەی بەندەری جەیهانی تورکیاوە هەناردەی دەکەن. حەیان عەبدولغەنی وەزیری نەوتی عێراق لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا لە کەرکووک ڕایگەیاند لە ئێستادا هەرێم ڕۆژانە 130,000 بەرمیل نەوت بەرهەمەهێنێت. 50,000 بۆ ناوخۆیە، 80,000 بەرمیلیش لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ ڕەوانەی بەندەری جەیهانی تورکیا دەکرێت بۆ هەناردەکردنی. وتیشی ئەم ڕێککەوتنە بۆ ماوەی 1 ساڵە تا تەموزی 2026 بەردەوامە بێت کە ئەو بەروارە هاوکاتە لەگەڵ کۆتایەتنی ڕێککەوتنی نێوان تورکیا و عێراق بۆ بەکارهێنانی بۆری نەوتی عێراق تورکیا. لەم ماوەیەشدا پێویستە هەردوو لا ڕێککەوتنی نوێ بکەن لەسەر چۆنێتی گواستنەوەی نەوتی هەرێم. ئاماژەی بۆش کرد وەزیری نەوتی عێراق کە بەپێی ئەو ڕێککەوتنی لەگەڵ هەرێم کراوە دەبێت بەرهەمهێنانی نەوتی هەرێم بگاتەوە 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە. سەبارەت بۆ قسانی وەزیری نەوتی عێراق هەندێ زانیاری پێکەوە باسەکەی لەگەڵەوەی کە باسی لەوە کردووە. هەرێمی کوردستان ئێستا 130,000 بەرمیل نەوتی هەیە، 50,000 بۆ ناوخۆ، 80,000 هەنارداکرێ. ئەمە قۆناغێکی نوێ و وردە وردە لەگەڵ ئاسایی بوونەوەی بارودۆخی کێڵگەنەوتەکانەوەی کە بە درۆن هێرشیان کرا بۆ سەر ئەوە بڕی زیاتریش لە 80,000ەکە وەرەگرن. هەر بڕی زیاتر کە ئەبێ بۆ هەناردە بێ. ئەمڕۆ بەشێک لە کۆمپانیەکانی نەوتی هەرێمی کوردستان کە پێشتر کارمەندەکانیان ئیزن نابوو، نردبیان لە ماڵەوە وتبیان کار ناکەین، ئەمڕۆ ئاگاداریان کردوون کە بگەڕێنەوە سەر کارەکانیان. ئەمەش مانای وایە تەواوی کێڵگەنەوتیەکانەوەی پێشتر وەستا بوون، ئەگەری هەیە بەرهەمهێنانیان دەست بکاتەوە بڕی بەرهەمهێنانی نەوتی هەرێمی کوردستانیش زیاد بکە. ئەوەی کە سەبارەت بە قسەیەکی وەزیری نەوت بوو کەم ڕێککەوتنە بۆ ساڵێکە، ڕێککەوتنەکە بەڕوونی بڕیارەکە وا بڵین، من لەگەڵ بابەتی وشەی ڕێککەوتنی بچووکەوە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراقە کە لە هەفتەی تەمووز دەرچووە هەتا کۆتایی ئەم ساڵە تا کۆتایی یاسای بودجەی 2025 تا مانگی 12 کاڵێن بۆ ساڵەکەم بەستیان ئەم ساڵ بێ لەوانەیە. ئەگەر بۆ تەموزی ساڵی ڕابرد ساڵی ئایندەش بێ ئەوە عێراق یاسای بودجەی نابێ. بە چ پێوەرێ 400,000 بنێری، بە چ پێوەرێ 200,000 بنێری و ئەو بڕی زیاد کراوە بۆ 400,000 بەرمیل لە نێوی یاسای بودجەیان نووسراوە کە لە سیەکی 12 بابەتەکە کۆتایی. بۆ گفتوگۆکردن سەبارەت بە موچەی مانگی شەش هی موچە خۆرانی هەرێم و ئامادەکردنی راپۆرتی تایبەت بە داهاتی نانەوتی هەرێم، وەفتێکی وەزارەتی دارایی هەرێم و دیوانی چاودێری دارایی هەرێم گەیشتونەتە بەغداد بۆی لەگەڵ هاوتاکانیان لەسەر بابەتە کۆبنەوە. بەپێی زانیاریەکانی کورسات نیوز وەفدەکەی هەرێم پێگاتوون لە چەند بەڕێوەبەرێکی گشتی وەزارەتی دارایی، هەروەها دیوانی چاودێری دارایی هەرێم لە ئێستادا کۆبوونەوەکانیان لەگەڵ لێپرسراوانی وەزارەتی دارایی عێراق دەست پێ کردووە. هەر بەپێی ئەو زانیاریانە دەبێت تا ڕۆژی یەکشەممە لەگەڵ وەزارەتی دارایی عێراق راپۆرتی پێویست ئامادە بکەن سەبارەت بە داهاتی نانەوتی هەرێم و ڕادستی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقی بکەن تا لە کۆبوونەوەی پێشوەختەی ڕۆژی یەکشەمەی ئەنجومەنی وەزیراندا راپۆرتەکە تاوتێ بکەن و بڕیار لەسەر چارەنووسی موچەی مانگی شەشی موچە خۆرانی هەرێم بدرێت. ئەم ڕێکارانە گیرێنە بەر چه هەناردەی نەوت
چ ئەم دانوستان و لیژنە و گفتوگویانی کە هەن بۆ داهاتی نەوتی و پشکی فیدراڵی ئەبێ راپۆرتەکان گرنگن ناوەڕۆکەکەی چییە ئایا قەنەعات بە ئەنجومەنی وەزیران و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەکات موچە بنێرێ یاخودنە چکە مەرجنی هەر راپۆرتەکە بنووسێ ناوەڕۆکی نێو راپۆرتەکەش گرنگە کە تا ئەستێک هەردوو لا قەنەعاتیان پێبێ کە بتوانن لەسەر ئەو بابەتە بڕیاری یەکلاکەرەوە بن. بڕیار بۆ لیژنانە تا 15 ڕۆژە کارەکانیان بکەن بەڵام تا ئێستا زیاتر لەو ماوەیەشی تێپەڕاندۆپی بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران بێ بەڵام گرنگەوەی ئەنجامی هەبێ سەبار بە هاتنی موچەی مانگی 6 و 7 و دواتر پێیوەستە بەو سێ لیژنەی کە کارەکانەکەن لیژنەی بەکارهێنانی نەوتی ناوخۆ هەناردەی نەوتی یاریمی کوردستان لەگەڵیا هەروەها داهاتی نەوتی و نانەوتی و پشکی فیدراڵی ئەمانە ئەو لیژنانە کە بێت لە 15 ڕۆژە کارەکانیان تەواوکرێ بەڵام تا ئەستێک جۆرێک لە خاوی پیادار لەگەڵ ئەو لیژنێشی کە چۆن چارەسەری تەواوبوونی پشکی یاریێم لە بودجە بکە ئەو پارێ بۆ موچە بێت لە کوێوە بێت هێڕێقەڵە بەشتان تەواو بووە بۆی ئەوەش بابەتێکتر ئێمە سەر بەهای دیناری عێراقی بەهای دیناری عێراقی بەرامبەر دۆلار کەمێک بەرز بۆتەوە لە مامەڵەکانی ڕۆژی چوارشەممە واتە ئەمڕۆ $100 بە 139,750 دینار تا 140,250 دینار مامەڵەی پێوەکراوە. بەهای لیرەی سووری لە بازارەکانی هەرێمی کوردستانیش بەرز بۆتەوە ملیۆنێک نزیک بۆتەوە لە 140,000 دینار. نرخی زێڕیش تا ئاستێک لە بازارەکانی جیهان جوڵەیەکی کەمی هەیە. ئۆنسێک لە خانەی $3,300 یاریەکەیتر لە 3,300 بۆ 3,399 دلار. لەو بینەیە بەرز و نزمی خۆی ئەنجامەیە چاوەڕێی هەواڵ و پێشاتێکە کە ڕووبا لە بازاری داراییە بێ لە بازاری زێر خۆیان بێ لە دۆخی ئەمنی و سیاسی گیانە بێ تا پاڵێکی پێوە بنێ خانەی 300 جێ بێڵە بەرەو 400 بەرەو 500 و زیاتر کە پێشتر 3,500 بۆ ئۆنسەیەک بەخۆی بین. لێرە باسێکی بەهای دراوەکانتان بۆ کەم لە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان $100 بازار ڕێک بە 140 خشت داخرا لە هەندێک شوێن 139 800 750 چکە ئێستا هەندێک جۆری دۆلاریش لە بازار مامەڵەکانیان جیاوازە دۆلاری سپی ئەوەی کە کۆن چاپکراوە لە 2007 ئەوانە پارەکانی بەهایەکی نزمتریان هەیە $100 200 دینار فەرقی هەیە لەگەڵ دۆلاری سەوز چاپی نوێی دۆلار بۆیە بە 140,000 ئەتوانین بڵێین بە کڕین و فرۆشتن لە 139,750 بۆ 140,250 لەو بینایەتەوە توانین $100 یا بکڕی یا بیفرۆشی. سەبارەت بە پاوەن 100 پاوەن 182,000 دینارە پاوەن بەرامبەر بە دۆلار کەمێک بەرزبوونەوەی تۆمارکردوە بەرامبەر بە دیناریش بە هەمان شێوە هەرچی سەوار بە یۆرۆیە 100 یۆرۆ 159,500 دینارە ئەوش بە هەمان شێوە یۆرۆ بەرامبەر بە دۆلار کەمێک بەرزبوونەوەی تۆمار کردو لە سێ هەفتەی ڕابردوو بەرزبوونەوەی باشیان بەخۆبنی بەڵام سێ هەفتەی ڕێکە بەم هەفتەیەشەوە یۆرۆ پاوەن ئەو قووەت و هێزی بەرزبوونەوەیان نەماوە ئەو ژەژە کاریگەری هەواڵ و زانیاری و داتاکانی پێوەست بە یەدەگی فیدراڵی ئەمریکا و ئابووری ئەمریکا بوو کەوای کرد ئیندێکسی دۆلار بەرز بێت و چکە ئەگەر هێزی دۆلار بەرامبەر شەشدراوەکە بەرزبوونەوە ئەوان کەمێک پاششە بەخۆبنی بەڵام دواتر دەست بە بەرزبوونەوەی زیاترەکەن یۆرۆ و پاوەن مەبەستە. سەبارەت بە تمەنی ئێرانی $100 9,260,000 ئەمڕۆ تمەن بەراورد بە ڕۆژی ڕابردوو کەمێک بەرز بۆتەوە ئەوش لەبەر شەوی ڕابردوو هەواڵێکە بوو کە ئەمریکا و ئێران دەستەکەنەوە بە گفتوگۆ و دانوستان بەڵام ئەم قسانە هەتا سیوێکی هەشدادی ئێرانەیە کە ئەمڕۆ 6/8 تا سیوێکی ئاب لە سیوێکی ئاب تێپەڕی سناپباک کۆی پاکێجە سزانانی و دەوڵەتەکانی سەر ئێران کە پێشتر لە 2015 ئەنجامی ڕێکەوتنی ئەتۆمی لەسەر ئێران لاچوو بوو لە ئەنجومەنی ئاساییشەوە خرێتەوە سەر ئێران واتە ئێستا کە ئەمریکا تەنها خۆی سزای ئێرانەیە ئەو کاتە چین و رووسیاژە بێ سزای ئێران بن کە بێگومان دۆخێکی خراپێ بێ. سەبارەت بە لیرەی سووری 1 ملیۆن لیرەی سووری 139,000 کردو ئەمڕۆ سەبارەت بە لیرەی تورکی 100 لیرە 3,440 دینار بابزانی بابەتی زێر وەکوتم ئەمڕۆ یاخود ماوەیەکە زێر لە خانەکانی 3,300 گیری خواردو بەگشتی ئۆنسێک زێر 3,370 3,350 3,310 20
هەفتەی پێشوو خوارسێ سەیشی بینی تۆزێک بەڵام خێراگەڕای و ئەم خانەیە خۆی گرتو بە خانی 3300 بۆ ئاماژەیەکەیە کەمەیتە بنی بازار خانی 3300 یاخو 3250 بۆ 300 ئیتر بنی بازار بێ هەین زێر لەوە زیاتر ناکرد چەنی لێبەی دانابەزێ وە چاوەڕێی هەواڵ و زانیاری کیشەکە چ لە بازاری زێر بێ بازاری دارایی بێ باردۆخی ئەمنی و سیاسی جیان بێ کە پاڵێک بە زێڕەوە بنێ زیاتر بەرزی بکاتەوە چ بە دۆلار بێت چێ بە دینار 1 کیلۆگرام زێر بۆ ئۆنسەی کە دیاری کراوە 1970 دۆلارەکە هەچ سەوار بە لیرەی زێڕە ئەوەی دووبەی کە 7.2 گرامە مسقاڵی ئایارە 22 کەپسە هی دووبەیە بە 714 دۆلار یەک مسقاڵ ئایارە 665,000 دینارە یەک ئۆنسەی زیویش 37.84 زی و گۆڕانکارێکی نوێتیای ڕوویا بوو لە هەرێمی کوردستان کە ئەتفرۆشتەوە هەرزانتر لیانەکری بەڵام چەند ڕۆژێکە باس و خواستی کە زیو ئەچێتە دەرەوەی هەرێمی کوردستان ئەچێتەوە بازارەکانی دوی بۆی ئەو سەرەی ئێستا لە هەرێمی کوردستانەیە یا وەکو جیهانیەکەیە یا چەند دۆلارێکی کەمی فەرقەیە کە پێشتر لە 100 جیاوازیان هەبوو نەوتی برێنت و بازارە جیهانەکانی نەوتان پێڵم یەک بەرمی نەوتی برێن 60 دلار و 74 سنت تەکساسی 66 دلار و 32 سنت 1 ملیۆن گەرمەکە غازی سروشتیش 3 دلار و 6 سنت ئەمە بازاری وزەی جیهانی بوو کە لە بابەتی دراوەکان سەبارە بە دینار زانیاریەکەیە کە هیچ جۆرە سزایك لەسەر بانکەکانی عێراق دروست نەبووی سزای نوێ بۆیە ترسێکمان لە بابەتی دینار نیە جارێ لە ناوەڕاستیمان گەشت و ئەگەری هێشە پۆلێکی نوێی بەرزبوونەوەی دینارمان هەبێ باسێکی نەخۆشخانەی هیواتان بۆ بکەم قەیرانی کەمی دەرمان لە نەخۆشخانەی هیوا بەردەوام زیاتر لە 130 دەرمانە پێویستیەکان لە نێو کۆگای دەرمانی نەخۆشخانەکەدا دەست ناکەواتە ئەگەر 100 جۆر دەرمانی سەرەکیمان هەبێ سیان دەست ناکرد هەفتایان دەسەکە یا بە مانایەکی تر ئەگەر 100 کەس پێویستیشی بە دەرمان بێ هەفتایان ئەگەری هەیە بەڵام سیان ئەگەری نییە یا 100 جار پێویستی بە دەرمان بێ هەفتای ئەدەنێ سی ئەبێ خۆت بیکرد جا لێپساوی بەشی دەرمان لە نەخۆشخانەکەڵێت کێشەکە چەندین ساڵە بەردەوامە نەخۆش هەندێک جار ناچارە بێت لە دەرەوە دەرمان بکڕ کە بەشێکیان نرخەکانیشیان زۆر گرانە بەڕێوەبەری نەخۆشخانەی واشەڵە قەیرانی دارایی کاریگەری لەسەر داهاتی سندوقی شێرپەنجە بوو ئەو داهاتی کە خەڵک کۆمەکی پێبەخشی حکومەتیش پارەی بۆ تەرخانکردبوو لە باجی سوتەمەنی و پاڵاوگەکان و ئەو شوێنانی کە ژنگە پیسەکەن شتێک باجان خرا بۆ سەر خرایانی ئەو سندوقە ئەڵێ قەیرانی داراییش کاریگەری لەسەر ئەمە دروست کردووە بەڵام بە هەر حاڵێکیش بێ بازاری فرۆشتنی دەرمانیش بەتایبەت دەرمانی شێرپەنجە لە دەرەوەی نەخۆشخانەی هیوا و لە بازارەکانی هەرێمی کوردستانیش یاریێکی زۆری پێوەکرێ دەرزێک لە هەندێک شوێن بە 10 وەرەقەیە لە هەندێکی شوێنی تر بە 30 وەرەقەیە کەسیش نازانێت چۆن بەهێنرێ دەست بە نزایەوە دەپارێتەوە لە خوددا داوای چاکبوونەوەی کچە بێهۆشەکەی دەکات لە خوددا کە بەهۆی توشبوونی بە چەند جۆرێکی شێرپەنجە لە نێو نەخۆشخانە هیوا چارەسەر وەردەگرێت لە ماوەی چارەسەریەکانیدا چەندین جار دەرمانی پەیوەست بە نەخۆشیەکەیان لە دەرەوەی نەخۆشخانەکە بۆ کڕیوە کە نرخەکەی نزیکەی 20,000 دلار بووە بۆ چارەسەری کچەکەم بەخوا چەنەها جار بە پارە بۆمان کڕیەوە دەست نەکەوتە لێرە لە هەولێر بۆمان هاتۆ لە سلێمانی کڕیومانە گرانتری 11 وەرقەمان پیاوە 20 وەرقەمان پیاوە بۆمان کڕیەوە بەخوا بەس هیچ خوا ڕەنجمان بەزانەیە بەخوا هەچێکمان بۆمان خەرج کردو هەچی کە سوکارە هەموو یارمەتیان ناوێن بەخوا بە تایبەتی براکانم خوشکەکانم هەموو یارمەتیان ناوە سەرباری ئەوەی نەخۆشخانەکە بووەتە هیوایەک بۆ توشبانی شێرپەنجە بەڵام کەمی و هەندێک جار نەبوونی دەرمان گرفتێکی دیاری بەردەم توشبانی شێرپەنجەیە تاگریسۆ ناوی ئەم دەرمانەیە بۆ چارەسەری شێرپەنجەی سی بەکاردێت کە لە هەر پاکەتێکدا تەنها 30 دەنگی تێدایە کە بۆ چارەسەری مانگێکی یەک چارەخواز بەکاردێت نرخی ئەم دەرمانە لە نێو بازاردا لە 6,5 ملیۆن دەست پێ دەکات و بە 9 ملیۆن دیناری عێراقی کۆتایی دێت کە هەندێک جار ئەم جارە دەرمانە لە نێو نەخۆشخانەی هیوا دەست ناکەوێت بۆ ئێستا زیاتر لە 130 دەرمانە پێویستیەکان
لە نێو کۆگای دەرمانی نەخۆشخانەکەدا دەست ناکەوێت. لێپرسراوانی بەشەکەش دەڵێن کێشەکە چەندین ساڵەیە و نەخۆش هەندێک جار ناچار دەبێت لە دەرەوە دەرمان بکرێت کە بەشێک لەو دەرمانانە نرخەکەیان زۆرە. کێشەی دەرمان کێشەیەکی نەبراوە، ینی ساڵانی پێشوش هەبووە. ئەم کێشەیە تەنها نەخۆشخانەی هیوای نەگرتوتەوە، لە هەموو سنتەرە شێرپەنجەیەکانە لە هەموو عێراقا ئەم کێشەی هەر هەیە. ئێمە تقریبا نتوانم بڵێم لە سیویەکی دەرمانە ئەساسیەکانمان لەوانەیە نەبێت کە پێویست کات نەخۆش خۆی بچێتە دەرەوە بیکڕێ. لە زمنی ئەو دەرمانانە دەرمانی گرانی تایە. بەڕێوەبەری نەخۆشخانەکەش دەڵێت قەیرانی دارایی کاریگەری لەسەر داهاتی سندوقی شێرپەنجە هەبووە. ئەو گرفتانی کە لە ئێستادا هەیە بۆ هۆی قەیرانی دارایی و کاریگەری ڕاستەوخۆی لەسەر سندوقی شێرپەنجە و داهاتی سندوقی شێرپەنجە هەبووە و ئەتوانم ئەمە بڵێم تەواو کاریگەری دەبێت لەسەر شێوازی دابینکردنی دەرمانیان پێداویستی پزیشکیان تاقیگەیی. بەپێی ئامارەکانی نەخۆشخانەی هیوا لە سەرەتای 6 مانگی ئەم ساڵدا 2000 حاڵەتی نوێی توشبووی شێرپەنجە تۆمارکراوە کە بەشێکی زۆریان ڕۆژانە چارەسەری پزیشکی وەردەگرن. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی. یەکێکە لەو بابەتانی کە بەڕاستی جێ ئەوەیە ئینسان هەڵوێستی لەسەرکە و ڕێزان دەستخۆش راپۆرتێکیە تا بڵێ زۆر باشت کردو و بەڕوونی بابەتەکەت باس کردبوو کە دەرمان لە نەخۆشخانەی هیوا هەموو کەس بەردەست نییە، لە دەرەوەش زۆر گرانە. یەک پاکەت هەب 6 ملیۆن بۆ 9 ملیۆن 30 دەنگ بۆ 30 ڕۆژ یەک مانگ تێچوو یەک ڕێنی حەب ئەمە خۆ یەک دانێت لەوێ چەندین جۆر حەبی تری هەبێ تێچووی تری هەیە ئەو کەسە خۆی ناتوانێت ئیشکا لەسەر جێ بێ خەڵکی تەخری بەڕاستی کارە ساتەانی حکومەت ئەبێ لەم بابەتانە ڕۆڵی هەبێ. قەیرانی دارایی یاخودنە ئەمە بابەتێکە ناکرێ ئیهمال کرێ، ناکرێ پارە لە نەخۆشخانەی هیوا و شێرپەنجە و نانەکەلی هەولێر و ئەو بابەتانە بگیرێتەوە بە هەر هۆکارێک بێ و خەڵکیش ئەگەر خێرخوازە هەتاکو ئەم کەسانە وەسابێ خێرەکە باشترە بێ بەمان تاکو بێ بە خەڵکێکی تر کە دوورتر بێ نزیکتر زەڕورترە هەتاکو بابەتی دوور. باش باسی بۆرسەی تارانتان بۆ بکەم. لە ناوەڕاستی مانگی 6 12 ڕۆژ جەنگ لە نێوان ئیسرائیل و ئێران و ئەمریکا ڕوویە بەهۆیەوە بۆرسەی تاران داخرا چونکە تووشی داڕمانێکی گەورە بوو و هەروەها بازار و بازاڕدارەکانی ئێرانیش بۆ خۆیان هەربوونیان هەبوو. دوای شەڕ هەفتەیەک تێپەڕی اینجا بۆرسەکرێ لەو ڕۆژۆ دەستی کرۆ بە دابەزی. بۆرسە چییە؟ شەریکەکان لێ پشکی خۆیان نەفرۆشن، خەڵک ئەتوانێت بە 20,000 تمەن و 50,000 تمەن و ملیۆنێ تمەن ببێ بە شەریک لەگەڵ و کۆمپانیا گەورانیکان دواتر لە قازانجەکانیان بەشدار بێ. ئەگە قازانجی زۆریان کرد ئەوەی کە تۆ 50,000 پیاوە ساڵێک تا 70,000ەکە و قازانجی شەچێتە سەر ئەگە بیفرۆشیتەوە. ئەم کۆمپانیانە بێگومان کاریگەری شەڕیان لەسەرە ناتوان قازانجی باشکن بۆیە پشکەکانیشیان دابەزێ. بۆرسەی تاران هەر ئەم دوو هەفتەیە کاگە حسابیکی لەسەر یەک دابەزینی تۆمار کرد. 11 ڕۆژە پێنوێنەکەی سەوز نەبوو. ئەوەی کە پیشانی سوورە یانی دابەزێت سەوز یانی بەرز بێت. بۆرسەی ئێران بەردەوام یەکێک لە پرسە گرنگەکانی بەرپرسانی ئەو وڵاتەش بوو. لە کاتی بانگەشەی هەڵبژاردن دەبێت بە بابەتێکی گرنگ بەدەست کاندیدەکانەوە بە تایبەت کاندیدە نوێەکان بۆ هێرش بۆ سەر کابینەی پێشوو حکوومەتی پێشوو بۆرسەی ڕووخان خەڵک زەرەری تیا کرد. تەمان لە ئێران بۆهۆی بۆرسەوە دابەزینەکانی لە ساڵانی ڕابردوو چەندین حاڵەتی خۆکوشتن و خۆسووتاندن هەبووە. کابرات زەرەری تەواوی کرۆی فلاسی کرۆ ناچار خۆی سووتێن. هەندێک لە ئابووری ناسان پێیان وایە هیچ کام لە کابینەکان نەیانتوانێت لە ڕێخستنەوەی بازاری بۆرسەدا سەرکەوتوو بن کەەوە کارەکەی بۆ نەبوونی سەقامگیری لە سیاسەتە ئابووریەکان و بڕیارە کتوپەڕەکانی دەسوەردانی بێبنەما دەگەڕێتەوە. بازاری بۆرسەیەکێک بوو لە پرسەکانی مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێستا لە کاتی بانگەشەدا زۆر سەرنجی خستە سەر بەڵێنی ئەوەیە کە ڕێکی خاتەوە. ساڵێک بەسەر سەرۆکایەتی پزیشکان تێپەڕیوە 3 ساڵی ماوە بەڵام هێشتا بارودۆخی بازاری بۆرسە نەک باش نییە بەڵکو بەرەو خراپتریش. یار با دشمنی اگر قبول دارید جنگ
پێنجشەممەی ڕابردوو ساڵێک بەسەر دەست بەکاربوونی کابینەی چواردەیەمی ئێران بە سەرۆکایەتی مەسعود پزیشکیان تێپەڕی کە باشترکردنی دۆخی بازاڕی بۆرسا یەکێک بوو لە گرنگترین بانگەشەکانی هەرچەندە بە گوێرەی داتاکان بەڵێنەکەی بۆ جێبەجێ نەکراوە. هەرچەندە پێنوێنی بۆرسە دوای تێپەڕبوونی 1 ساڵ بەراورد بە کاتی دەست بەکاربوونی پزیشکیان بە ڕێژەی لە سەدا 25 بەرزترا، بەڵام چەند ئاماژەیەک دەری دەخات کە بازاڕی بۆرسا لە سەردەمی کابینەی چواردەیەمدا دۆخێکی نائارامی هەبووە. بۆ پێی ئەدای بازاڕەکە لە ئاست هەڵاوسانی ئابووری وڵاتدا نەبووە، هەندێک بازاڕی هاوتەریب دروست بوون و 62,000 ملیار تمەن لەو 1 ساڵەدا لە بۆرسە چووەتە دەرەوە. بابەتی بازاڕی بۆرسە و کاغەزە داراییەکان یەکێک بوون لەو بابەتانە کە پزیشکیان لە کاتی بانگەشەکانی هەڵبژاردن سەرنجی دەخستنە سەر. بۆ نمونە لە یەکەم تویتدا لەو بارەیەوە نووسیویەتی بازاڕی کاغەزە داراییەکانی تاران بە خراپترین دۆخیدا تێدەپەڕێت لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا. هەروەها وتوێتی بازاڕی بۆرسە و ئابووری وڵات بەدەست یەک کێشەوە دەناڵێنن کە ئەویش دەزوەردانی حکوومەت لە کار و بزنسەکان و سزا نێودەوڵەتیەکانە. لە پۆستێکی دیکەدا نووسیویەتی بڕیار وابوو کێشەی بازاڕی بۆرسە بە 3 ڕۆژ چارەسەر بکرێت، کەچی 3 ساڵ درێژەی کێشا و هەموو ئەم پۆست و لێدوانانە ئاماژەیەک بوو بۆ ئەوەی چاکسازی لە بازاڕی بۆرسە و کاغەزە داراییەکان کاری لە پێشینەی پزیشکیان دەبێت. بەڵام هەندێک لە ئابووری ناسان دەڵێن تەنانەت ئەگەر ئامانجیشی ئەوە بوو بێت هەندێک ڕوودا و هاوکات هەندێک بڕیاری هەڵاوای کردووە بازاڕی بۆرسە ساڵێکی نالەبار تێبپەڕێنێت و 1 ساڵی سەرۆکایەتی پزیشکیان یەکێک لە خراپترین ساڵەکانی بازاڕی بۆرسە و کاغەزە داراییەکان بووە. یەکەمین ڕوودا و کە دەست بەجێ دوای دەست بەکاربوونی پزیشکیان کاریگەری لەسەر بازاڕی بۆرسە دروست کرد و بە بڕیارێکی هەڵا ڕێی لێنەگیرا ڕووداوی کوژرانی ئیسماعیل هەنیە لە تاران بوو. هەرچەندە دامەزراوەی بۆرسە دەیتوانی بە سنووردارکردنی ئاستی بەرزبوونەوە و دابەزینی نرخەکان ڕێگر بێت لە دابەزینی پشکەکان لە ئاستێکی بەرزدا، بەڵام هیچ گۆڕانکاریەکی نەکرد و لەو 2 ڕۆژەی دوای کوژرانی هەنیە پێنوێنی بازاڕی بۆرسە 111,000 دابەزی. ڕووداوەکانی دیکەکە لەم 1 ساڵەدا کاریگەریان لەسەر بازاڕی بۆرسەی ئێران دروست کرد بریتی بوون لە دەست لە کارکێشانەوەی بەڕێوەبەری دامەزراوەی بۆرسە، کوژرانی حەسەن نەسڕوڵڵا و کاردانەوەی ئێران، کەمبوونەوەی ئەگەری ڕێککەوتنی ئەتۆمی ئێران لەگەڵ ئەمریکا و جەنگی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل. بەگشتی بازاڕی بۆرسەی ئێران لە مانگانەی دواییدا ناسەقامگیری زۆری بەخۆ بینیوە و کەشێکی بێمتمانەیی باڵی بەسەر بازاڕەکەدا کێشاوە. هۆکارە سیاسیەکان، دابەزینی بەهای تمەن و نەبوونی سیاسەتی پاڵپشتی کاریگەر گرنگترین هۆکارەکانی دابەزینی بازاڕەکەن و زۆرێک لە خاوەن پشکەکان ڕوبەڕووی زیانی زۆر بوونەوە و چاوەڕێی بڕیاری گونجاو و ڕوونن لەلایەن دامەزراوە ئابوووریەکانەوە. لەگەڵ بەهارە یەزدان پەنا شارەزای بازاڕە داراییەکان لە شاری پاوە لە ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر ئەم پرسە گفتوگۆکەم. خانم یەزدان پەنا سڵاو لێوێ. 12 ڕۆژ جەنگی ئێران و ئیسرائیل هەبوو، بۆرسەی تاران و ئێران داخرا بوو. کاریگەری ئەم 12 ڕۆژەی جەنگ لەسەر بۆرسە چی بوو؟ ئایا ئەوەی کێسە ڕووە کاریگەری جەنگە؟ سڵاو ڕێز بۆ ئێوەی ئازیز، ئەم کاتتان باش و هەروەها سڵاو بۆ تەواو بینەرانی ئازیزی کاناڵی کورتسەت نیوز. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەم بەرنامەدا بەشدارم. باش ئەوەیە کە بەر لە هەموو شتێک قسە بکەین لەسەر ئەو 12 ڕۆژەی کە شەڕی نێوانی ئێران و ئیسرائیل بوو چی بەسەری بورسی تاران و هات. بۆ ماوای 2 هەفتە بورسەکەیان داخست 21 خرداد کۆتاڕۆژی مامەڵاتی بورسی تاران بوو. لە دوای ئەوە ئەم مامەڵاتەکەیان متوەقف کرد و بۆ 2 هەفتە هیچ گونە مامەڵەیەک لەسەر بازارەکەی بورس نەکرا. ئەمەشە بۆ یەکەم جار بوو، ینی تا ئیستا وانە شتێ پێش نهاتوو بۆ بورسەکەی ئێران. کاریگەری ئەو جەنگە چی بوو لەسەر بۆرسە؟ ینی دوای تەواوبوونی 12 ڕۆژەکەەوە بۆ ماوەی 2 هەفتە بۆرسەی ئێران نەبوو، حکومەت کردی بۆی کە داڕمای زۆر بخوێنێ، بەڵام کاریگەری 12 ڕۆژەکە لەسەر دواترکردنەوەی بۆرسە چی بوو؟ ئەمە
حکوومەتەکان معمولەن وان دەکەن لە کاتێککە بحرانێکە لە شەڕێکە بۆ ئەوەی کە کنترۆل کرێ ئەو نەوەسانەیەک لە بازارەکانەوە ئیجادە بێ ئەم سیاسەتە بەکارهێنن کە بورس یا بازارە سەهامەکان وانە کنترۆل بکەن بە ناچار ئێرانیش وانەکارێکی کرد لە دوای دوو هەفتەکە بازارەکەیان بە سندوقەکانی کە پێیان ئێژن سندوقی دەرامەدی سابت ئەوان کاریان دەست پێکرد و بۆ ئەوەیە کە هەر کەسێک کە سەرمایەکی هەیە لە ناو ئەم سندوقانە بتوانێت بە ئاسایی دەستی بە سەرمایەکەی بگەیت و ئەمەشە بۆتان بڵێم کە لە سێ ڕۆژی یەکەمی ئەو هەفتە تقریباً 25,000 884 میلیارد من لە سندوقەکانە دەرچ کۆتایی ئەو هەفتەی مامەڵاتیە بازارەکە گۆڕانکاری لێکرا و ڕووداوێکی وای نەبوو کە دووبارە پارەکەی سەهامدارەکان و ڕاستەقینەکان چۆ ناو سندوقەکان کە لە ئەو دوو ڕۆژە 3197 میلیارد من پارە داخراوە بۆ سندوقەکان چوونە دەرەوەی نەقدینەگی بووە بەڵام ئایا هیچ هاتنە ناوەیەکی سەرمایە هەبوو بۆ بازاڕی بۆرسەی تاران لە ئەو چەند ڕۆژە تەواوی سەهمەکان لە فرۆشە بوون لە هەمان دەستپێکی نوێی بورس نیشاندری گشتی بورس زیاتر لە 200,000 یەکە بووە یعنی لە 3 میلیۆن یەکە کەوت بۆ 2,780,000 یەکە ئەمیش بە بۆنەی نیگەرانبوونی خەڵک بوو بۆ سەرنجامی شەڕەکەی کە بینی ئێران و ئیسرائیل بوو زۆرترین دابەزینیش بۆ کۆمپانیەکە گەورەکان بوو وەکو بانکەکان و ئۆتۆمۆبیلسازی و سەنایع و ئەو فلزاتە لەنێو ئەو سیستەمی دارایی ئێران لە بەنێو بانکەکانە کە زۆرترین ڕیزشیانە بۆ دابەزینیان هەبووە کام بانکیان زیاتر پشتشێری بەرکەوتیانی زۆرتر دابەزینی بە خۆ بینیوە بدەیتایەکەم بۆ ئەوەی نییە کە بزانم کام سامەکە ئەم بەڵام بانکەکان و سەنایع ئۆتۆمۆبیلسازی زۆرترین دابەزینیان بوو ینی خانمی ێزدانپەنە بۆچی بانکەکان زۆرترین دابەزینیان بە خۆ بازارەکە بەڵێ بەڕێز ئەمە لە سیستمی کۆلی بەڵێ لە سیستمەکان و بانکەکان ئەو جێگانەکەم مردم سەرمایەکەیان لەو بانکەکان و دانێن و لە کاتێکی کە بحرانێکێک ئیجاد ئەبێ مردم ئەم ترسیانە هەست کە بانکەکان نەتوانن ئەو سەرمایەیانە پێیان دەنۆ بەنابەرئین ئەو بانکانە یەکەم کۆمپانیەکان بوون کە زۆرترین ئاسیبیاندی لە زەرەرەکە و فرۆشەکانی لە بورس ڕۆیدا سەبارەت بە بەڵام شتێکی جالبتان بۆ بە کۆمپانیا پیشەسازیەکان لەگەڵ سابتەکان فەرموو سندوقە سابتەکان باز هێشتا بۆ هەمێک ئەوە بەرهەمێکی باشیان بوو و ئەگەر چی فرۆشتنیی زۆر بوو بەڵام هێشتا باشمان وەکو سندوقی ئەفران ئەو سندوقێکی زۆر باش بوو قازانچێکی خاسێکی جا کاسێکی دا بە سەرمایەدارەکانی و نکتەی تریش باز ئەوە بوو کە سندوقەکانی زێڕیش باش بوونیانی دوودانە نکتەمان هەبوو لەم جەریانەوە ئەو یەکێکە سندوقی دەرامەت سابت و هەروەها سندوقەکان کە زێڕیان هەبوو ئەوانە ئەوزاعەکەیان باش بوو و قازانجەکانی خۆشی چیاندا باش سەبارەت بە کۆمپانیا پیشەسازیەکان ئێستا بارودۆخێکی تایبەت لە ئێران هەیە لە بابەتی وزە کارەبا برق هیچ کاریگەریکی کردووە لەسەر بڕی بەرهەمێنانیان ئەم قەیرانانەی هەیە کاریگەری هەیە لەسەر پشتی کۆمپانیا پیشەسازیەکان لەسەر بڕی بەرهەمیان لەسەر هەناردەی ئێران بۆ دەرەوە بەڵێ قەتعەن کەمبودی ئاو و کارەبا بە کاریگەریکی خراپی هەیە لەسەر زۆر ئەو کۆمپانیە گەورەکان سەری کارخانەکان و بە تایبەت ئەو کۆمپانیانە وەکو پۆڵا وەکو ئاسن وەکو مس پترۆشیمیەکان سیمان هەموو ئەمانە
چونکە پێویستیان بە کارەبایەکی زۆرە لە کاتی کەمبوونەوەی کارەبا زیاتر زیان دەبینن طبعاً بۆ ئەوەیە کە ئەمانە فرۆشەکان سەفێک فرۆشەکە زیاتر هەست لە بورسا و بەرخلافی ئەو شتە کە ئەلعان ڕووی داوە لە ئەم سەنایعە ئەمە بیمەکان و بانکەکان چون ئەوانە ئەتر لە ئەو بۆ حرانە گوزەریاون و ئەتر نیازیشیان بە کارەبانیە سامدارەکان خۆشیان تێ باز بڕۆن و سنتی ئەو سەهامە و سندوقەکانی دەرامەت ساردت و زێڕ سەبارەت بە بازاڕی دارایی بەڵام مەبەستمە لەسەر دراوەکان پرسیارە لەکەم لەسەر تمەنی ئێرانی هەفتەیەکە تمەنی ئێرانی جایەکتر گەیشتەوە خانەی 90,000 تمەن هەر دۆلارێک و بەرامبەر بە دیناریش بە هەمان شێوە داوەزین بە خۆبینی ئاراستەی تمەن بەرەوکوێ ڕوا و ئەگەر شیکارێک بکەین بۆ بازاری دراو لە ئێران تمەن بەرامبەر بە دۆلار بەرامبەر بە یۆرۆ بەرامبەر بە دینار ئاراستی چۆنە بەرەو داوەزینی زیاترە ڕاتان وایە جایەکتر بگاتەوە خانی 100,000 تمەن و زیاتر بەڕێز هەروواکە خۆتانە فەرموون دلار چووەبان دلار ینی هەر دلار چووەبان 93,000 تمەن و بە نەزەری من ئەگەر دلار بتوانێت لە بانی 93,000 تمەنە ئەم چەند ڕۆژە بمێنێەوە تا کۆتایی مانگەکە دەتوانێت حتا بە ڕقەمی 130,000 دلاریج خۆی بگەیێنێ یعنی ئەگەر بتوانێت تەسبیتێک بدات لە بانی ڕقەمی 93,000 بۆ ماوەژ چەند ڕۆژێک هەتا 130,000 تمەنیچ ئەتوانی خۆی بگەینێت ینی $1 ئەگەری هەیە بگاتە 130,000 تمەنی ئێرانی بەڵام پێشتر ڕیکۆردێکمانە بوو 108,000 تمەنیشمان هەبوو پێ دوایە هەتاکو پاییزی ئەمساڵ ئێمە نرخی نوێ و ئاستی نوێی داوەزینی تمەن تۆمارکە یانی زیاتر داوەزین بە خۆبینە ینی ئەو بەهای تمەنەکە بڵێ متاسفانە ئەتوانێ ئەگەر ئەم پلانە فعال بن لە دوای 93 پلەکانی 99 فعالەون پلەکەی 103 و لە دوای ئەوە پلەکەی حتا 109 فعال ئەبێ ئەمە ئاخری فعلەن دەیتایکە کە ئەتوانم بێژم بۆ دلار چون واقعا نازانی ئەلعان کیشەکان زۆرە ناترازی کارەبایە باسی مکانیزمی ماژەیە کێشەکان هەنووز و بەردەوامە بەبوونەی ئەوە تومەنی ئێران لە بەرابەر دلارە هەروانە بەهای دابەزێت و متاسفانە ئەمە ڕەوەندەیە ئەدامەی هەست خانم یەزدانپەنا من زۆر سەرنجی بازاڕی ئێران و تمەنی ئێرانی ئێم بەڵامەوەی کە زۆر سەرنجامێ لەبارەوە گفتوگۆ بکەینەوەیە کە تەڤەڕوم بەرزبوونی نرخی کاڵا و شمەک لە ئێران زۆر زیاد بەرز بۆتەوە بازاری بۆرسە داوەزینی زۆری بەخۆبینیەوە بەڵام تمەنی ئێرانی تا ئەم ساتش داوەزینی زۆری بەخۆ نەبینی سەر ڕای جەنگی 12 ڕۆژە هەروەها قەیرانی ئاو و برق و کەمبوونەوەی سادراتی ئێرانیش هۆکارەکان چی بوون ئایا بانکی مرکزی ئێران ڕۆڵی هەیە لە بازاری دراوی ئێرانیا من گرمە ئەکتێکتان بۆ بڵێم ئەوەکە لە دوای ئەو شەڕ 12 ڕۆژە کلەن حکوومەتی چی کرد ینی تەدابیری بۆ بازارەکە و بۆ کنترۆڵی نرخەکان چی بوو حکوومەت هات بۆ بورسەکە ئەمە 2 هەفتەی بازارەکەی کنترۆل کرد لە دوای ئەوە هات نرخی دامەنەی نرخی گۆڕانەکانی کرد 3%. ئەمە کارێکی تریش بوو زیاتر لەمانە بانگە گەورەکان و ئەو بەرهەمهێنەرانی گەورەکان دەستیان کرد بە پاشکردنەوەی پارە لە بازار خاطر ئەوە ئەو پرانە کنترۆل بێ لەگەڵ ئەمەش پلانی بیمەی سەهامیان جێبەجێکرا ئەو بیمەی سەهامە پلانەکەی وایەکە ئەو سەهامدارانە دڵنیابن کەمتەرین کازانچیشی ساڵانەیان بەدەست دەهێنێت ئەمە کارەکان بوو کردیە بۆ کۆتایی ئەمە ئەتوانێت ئەم مۆزوعات کنترۆل بکە بەڵام لە درێژایە سیاسەتەکان وانە نامێنێ یانی هەر کنترۆلێکیش بێ لە بازارۆ
جواب ناداتەوە متاسفانە لە هەر سیستمێکە ینی ئەلان ئێمە لە تەواوی دنیا بحرانێکمان هەنە هەز بحرانێکی هەر لە ئەمریکاوە لە ئەوروپاوە لە خاوەرە میانە ئاسیایکی شەرقی لە هەموو جیگەکان ئەم کێشانە هەز مەخصوصن لە خاوەرە میانە کە ئەمە کێشانە و ئەم ناترازیانە زۆرترە متاسفانە حاڵی ئەکۆنۆمی لە تەواوی دنیا باش نییە و احتمالی ڕکوردی تەوەڕۆمی زۆرە. خانم ێزناپەنامە زۆر چێشم لە گفتووەکەمان بینی بەرچاوڕوونێکی زۆر باشیانە لەسەر بۆرسی تاران وەروە بازاری دارایی ئێران بە هەر ێزناپەنا شارزای بازاڕدارەکان لە پاوە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەر بژیت ئەگەر ئیمکانی هەبووە هاوکارانم ئەو وێنانەی مەسعود پزیشکیانیان یەک دقە پیشان بای نایەتەوە ئەوەی کە تەنیشتی میوانەکە ڕۆشت ئەمە شتێک لەسەر بابەتی مەسعود پزیشکیان بڵێم ئەمە ساڵێک تێپەڕیوە بەسەر دەست بەکاربوونی مەسعود پزیشکیان وەکو سەرۆکۆماری ئێران. مەسعود پزیشکیان پێشەوەی بێ بە سەرۆکۆماری ئێران بۆ ماوەی 3 خول ئەندامی پەرلەمانی ئێران بووە. یەکێک بوو لە پەرلەمانتارە ئۆپۆزیسیۆن و ڕەخنەگرەکان حکوومەت ماشی پێنەدراوی ماشی پێنادرێ ئەوی بۆرس خراپە ئەم هاتوواری دنیای لەسەر کرد ئەوە ساڵێکە خۆی سەرۆکۆمارە هەموو شتەکان خراپتر بوون باشتر نەبوون مەرج نییە خەڵکانێک کە بە شازێکی پۆپۆلیستی قساکەن کاتێک کە ئەچنە سەر حکوم دەسەڵاتە گرنە دەست بتوانن لە شەو ڕۆژێکا هەموو شتەکان باشکەن. دۆخی کارەبا لە سەردەمی پزیشکیان خراپترە لە پێشخۆی هی ئاو خراپترە خۆشی یڵە بۆرز خراپترە 12 ڕۆژێران ڕوبەڕووی شەڕ بووە تەوانەوانی کێ وڵاتەکانی هەڵبژاردنەوەی بۆرز باشەکەم ئاو کارەبا باشەکەین ئێمە ڕێیەکەوین لەگەڵ ئەوروپا نایڵ ئەمریکا خۆراوە نایڵین ئێران ڕوبەڕووی شەڕ بێتەوە گەرێمە نەبین ئێران ڕوبەڕووی شەڕە بێتەوە بەڵام ئەوانیش بوون و شەڕیش ڕوویە. لە ئەگەری واسێنانی هندستان لە کڕینی نەوتی رووسیا پێچێت نەوتی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەوانە عێراق سعودیا ئیمارات ئەو بۆشایە بۆ هندستان پڕ بکەنەوە. دوای ئەوەی ترەمپ بە باجە گومرگیەکان هەڕەشەی لە هندستان کرد ڕایگەیان ئەگەر واز لە کڕینی نەوتی رووسیا نەهێنیت باجی گومرگی لە ئاستێکی بەرزە سەپێنن بەسەر بەرهەمەکانی ئەو وڵاتێ. هندستان بە وریای و مامەڵاکات هەر لەم چەند ڕۆژەیە 6 ملیۆن بەرمیل نەوتی لە وڵاتانی ترکڕیەوە بۆ جێگرتنەوەی نەوتی رووسیا. ئابووری ناسانی ژەڵێن ئەگەری زۆرە نیودلهی بە نەوتی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێداویستەکانی بۆ وزەپڕ بکاتەوە خۆی لە سزاکانی ئەمریکا و ئەو سەرئێشەی کڕینی نەوتی رووسیا بە دوور بکرێت. لەم سەردەمەدا بەریەککەوتنی بەرژەوەندیە ئابوووریەکان و بڕیارە سیاسیەکان زیاتر لە هەموو کاتێکی دیکە باڵی بەسەر پەیوەندیە نێودەوڵەتیەکاندا کێشاوە و وڵاتان بۆ دابینکردنی پێویستی ناوخۆ و ڕاگررتنی پێگەیان لەسەر ئاستی نێودەوڵەتی ناچارن لەسەر هێڵێکی باریک لە نێوان سربەخۆیی ئابووری و فشارە دەرەکیەکان بڕیار بدەن و هیچیان نەکەنا قوربانی ئەوی دیکە. لەم بارودۆخەدا کێبڕکەی زلهێزەکان و لێکەوتەی ئەو کێبڕکێیە هەندێک وڵاتی تازە پێگەیشت و دەخاتە بارودۆخێکەوە کە بڕیارە ئابوووریەکان چارە نووساز دەکات بۆیان و لە ئێستادا هندستان دەبێت لە نێوان نەوتی هەرزان و باجە گومرگیە گرانەکان بڕیار بدات. هندستان وەک یەکێک لە گەورەترین ئابووریە تازە پێگەیشتوەکان بەردەوام هەوڵیداوە بە فرەچەشنکردنی سەرچاوەکانی وزە خواستی ناوخۆ بە شێوەیەکی جێگیر دابین بکات. بەرزکردنەوەی هاوردەی نەود لە رووسیاوە لە ماوەی ڕابردوودا لە درێژەی ئەو سیاسەتەی هندستاندایە کە هەرچەندە لە ڕوانگەی ئابوووریەوە بۆ هندستان بڕیارێکی گونجاو و ژیرانەیە بەڵام کاردانەوەی ئەمریکای بەدوای خۆی داهێناوە و سەرۆکی ئەمریکا بە باجی گومرگی هەڕەشە لە هندستان دەکات. ترامپ ڕۆژی دووشەمە لە تۆڕی کۆمەڵایەتی تروس ڕایگەیاندووە کە هندستان نەک هەر قەبارەیەکی زۆر نەود لە رووسیا دەکرێت بەڵکو بەشێکی ئەو نەوتەش بە نرخێکی زیاتر لە بازاڕی ئازاددا دەفرۆشێتەوە بەبێ ئەوەی گوێ بداتێت چەند کەس لە ئۆکراین لەلایەن رووسیاوە دەکوژرێن و بەو هۆیشەوە بە نیازە باجە گومرگیەکانی هندستان لە ئاستێکی زۆردا بەرز بکاتەوە.
هەرچەندە هیندستان هەتا ئێستا هەوڵی داوە هاوسەنگیەک لە نێوان بەرژەوەندیە ئابوووریەکانی وڵاتەکەی و فشارە دەرەکیەکان ڕابگرێت، بەڵام لە جیهانێکدا کە ئابووری و سیاسەت لێک گرێدراون ئەو جۆرە بڕیارانە بۆ وڵاتان بەبێ تێچوو نابێت و لە کۆتاییدا هەڵبژاردننی هیندستان لە نێوان وزەی هەرزان و ڕاگررتنی پەیوەندی استراتیژیەکەی لەگەڵ واشنگتن دووڕێیانێکە کە بەرەو هەر کامێکیان هەنگاو بنێت کاریگەری گەورە لەسەر ئابووری ئەو وڵاتە دروست دەکات. لە ئەگەری گۆڕانی ئاراستەی کڕینی نەود لەلایەن هیندستانەوە کە یەکێکە لە گەورە کڕیارانی ئەو بەرهەمە پێدەچێت نەوتی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە نێوانیاندا نەوتی عێراق ببێتە جێگرەوەی نەوتی ڕووسیا. بە گوێرەی داتاکانی فەرمانگەی ئاماری هیندستان ساڵی 2024 هاوردەی نەود لە ڕووسیاوە بۆ ڕۆژانە 1,800,000 بەرمیل بەرز بووتەوە و هیندستان گەورەترین هاوردەکاری نەوتی ئەو وڵاتە بووە لە جیهاندا. چین و تورکیاش ڕێزبەندیەکانی دووەم و سێیەمیان گرتووە. ئابووری ناسان پێیان وایە ئەگەر بێت و هیندستان واز لە کڕینی نەوتی ڕووسیا بهێنێت، عێراق، سعودیە و ئیمارات بەهێزترین بژاردەکانن بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییە. I think it's disgusting what they're doing. I think it's disgusting. This is Biden's war, it's not my war. هەرچەندە هیندستان دوای هەڕەشەکانی ترامپ بۆ کڕینی نەوتی ڕووسیا بە وریاییەوە مامەڵە دەکات، بەڵام چاوەڕێی کاردانەوەیەکی ڕوونە لەلایەن ئەمریکاوە لەبەر ئەوەی لە بارودۆخی هاوشێوەدا پەیوەندی بازرگانی وڵاتان تەنها لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەشەکان نییە، بەڵکو دەکەوێتە ژێر کاریگەری هەڕەشەکان، فشارە سیاسیەکان و سزانێ و دەوڵەتیەکان. هەندێک جار ئەو بڕیارانەی کە بەڕواڵەت بۆ دابینکردنی وزە یاخود کەمکردنەوەی تێچووەکانە لێکەوتەی خراپ بۆ وڵات بە دوای خۆیدا دەهێنێت. دوای نزیکەی دەجار لە بەرزکردنی نرخی سوتەمەنی لە تورکیا بڕیارە ئەمڕۆ نرخی سوتەمەنی دابەزێنرێت. بە پێی میدیاکانی تورکیا نرخی لیترێک گازوایل بە بڕی 1 لیرە و 77 قروش دادەبەزێنرێت. ئەوش بۆتە جێی دڵخۆشی شۆفێران بە تایبەت کە ماوەیەکی زۆرە بەردەوام نرخەکەی بەرز دەکرێتەوە، کاریگەری کرد بۆ سەر داهاتی هەوڵاتی. ئالێرە بە خێرایی لەسەر ئەو گۆڕانکاری نرخی وزە لە تورکیا هەندێک شتان بۆ باسەکەم. دۆخی سوتەمەنی لە تورکیا هاوردەی نەو ساڵانە زیاتر لە 360 میلیۆن لیتر یاخود بەرمیل نەوتی خاو تورکیا هاوردەیەکە کە بای 50 میلیارد دلار بەس نەوتی خاوەخرێ ڕۆژانە یاخود بەکارهێنا میلیۆن لیتر بنزین 18.5 میلیۆنی ئەوەیە، گازوایلی 67.9 ئەوێ. زۆربەی سیارەکان لە تورکیاش بە گازوایلی شەکەن لەگەڵ بەشێک لە کارگەکان. بەرهەمێنانی نەوت لە تورکیا نەوتێکی زۆر کەمیە، قابلی باسکردنیە کە تەنها 132,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی هەیە، ئەوش پێ ناچێت بۆ بابەت. ئەندە زانایی ترێ بە خێرایی لەسەری بە پێتان بڵێن لەسەر و گۆڕانکارانی لە بازاڕی وزە و نرخی بنزین و گازە لە تورکیا ڕوویاوە. ئەو ڕێکارانی کە حکوومەتی گرێت باجە خاتە سەر کۆمەڵێک شت کە پاکێجێکی دروستکە ناوی ناوەچی OTV. OTV چی و چێگرێتەوە؟ سوتەمەنی، خواردنەوە کحولیەکان، هەروەها توتن و ئۆتۆمبیلی گرانبەها باجیانە چێتە سەر حکوومەت سوودی لێوەرەگرێت. بۆ باجی خستێتە سەر ئەم بابەتانە 1.409 تریلیۆن لیرە لیرەی تورکیە بەسمە داهاتیە بۆ لە ساڵێکا بۆ تورکیا. لە مانگی یەکیش لە 106 نرخی سوتەمەنی بەرز کردبوو، باجی لەسەر زیاد کردبوو بۆی کە بتوانێت پارێکی باش لێسکە. بەڵام ئێستا بڕیارەکەی گۆڕیوە، بڕیاریاوە کە هەندێک زانایی تر هەیە کە لەسەری پێتانەوەم نرخی سوتەمەنی بە تایپەکانی بگۆڕێت. بۆ نمونە لە ئەستەمبوڵ بنزین 1 لیتر 51 لیرە بۆ زیاتر لە 51 لیرە، لە ئەنقەرە 52 لیرە و 7 قروش، لە ئیزمیر 52 لیرە و 50. واتە بە شازێکی گشتی لە شارەکان جیازیش هەبووە لە بەشەکانی کێتە ئەوروپا، ئەستەمبوڵی ئەوروپا لەگەڵ ئەنقەرە پایتەخت، لەگەڵ ئیزمیریش کە پایتەختێکی گرنگی پیشەسازی تورکیا. جا لەسەر ئەم بابەتە بنزین و دابەزینی گازوانە لەگەڵ کێ قسە بکەم لەگەڵ فەرهاد یەشار، پەیامنێری کوردستان نیوز لە ئەستەمبوڵ. فەرهاد سڵاوە لێبێ. ئێستا نرخی بنزین گاز لە تورکیا ئەمڕۆ دابەزێنرا، لیترێکی بۆ بەچەند پێشتر بەچەند بووە؟ فەرهاد گوێت لە دەنگی منە. ئەمڕۆ بڕیار بوو نرخی بنزین و گاز دابەزێنرێ،
لیترێک بانزین ئێستا بڕۆ بە چەنە ڕۆژی ڕابردوو بە چەند بوو چەند کەم کراوەتەوە بله بلال وکی تو جی زانین نرخین پترولی هر کدچه بها دبل ل ترکیه جبر وی جی گلکی زیده ناراضی بون تین زمان و هر وقت کسین کو لگوندان دادن ل خانیون دگوندان چینو هاتنی دکن و چندنی دکن اونه جی گلک زیده دبیجم کو مقدور جبر وی گید به وهنه کی کمتر به نرخین بنزین پترول و گازی وکی وزن پشت وی جی پشت وان نرخاندن و عاجزین هاتن زمان جی دولتی گود که امین نرخین پترول گازی هنه کی کم بکن اوجی چته واتی ایرو اشکره بو کو گوتن ام 1.77 لیره امی نرخین پترول هنه کی کمتر بکن لی نرخ پترول چقدر سمت کردن بیجن 1 لیتر نفت 53.65 گاز جی 25.88 اف گلکی زیده یعنی لیتر کوانا او قاز پره گلکی خلکی دکه تنگاسی اجبر کو هم آلیه دن دا قیرانیه که گلکی کوره لترکیه و حتی نهاتی چاره سر کرن آلیه دن دا جی خلق نت کاره دبارا خوب بکن نج دکاره د زاویه خوب بچنه و د جی کو د گوندان دن زاویان دچنن و حتی اونا دینن استانبول وک باجار استانبولی بهای وانا هر کد چه زیده تشتی کو دفروشن جی وک توماتیز وک کارتل وانا دفروشن جی اونا جی تیرام ریو چونو هاتنا وانا نت کد بجن کو اگر اون بخوازن وان گوندیانا و کسین کو چاندنی دکن و قاشاجی جو خب ملت خسته بو جوان دران زاویه ملت قاشالی خسته بو گلکی زرار کی مزن دابو خلکی لترکیه دجی د پشت ویجی حکومت گاو کوید گفت که من نرخین پترول هنه کی کم بکن او ایشف ساعت 12 و شندا بکه پترول ایدی او ساعت 12 و شندا 1.77 به فروتان جبر که اوجی تابی کم گلکی کم تین نرخانده دبیجن کو حکومت گلک جران نرخ پترول هنه کی کم دکه پشت ویو دی سکی زیاده دکه جبر کو 2020 دا نرخ پترول 1 لیتر کو یا 5 لیره بود حتی 5 سالان دا نه بیا نزدیک 55 لیره بیا حکومت دبیجن او نرخ هنه کی کم دکه پاش دی سال دا زام دکه و زیاده دکه او حتی دابیا و سالی جی نرخ پترول 1 لیتر کی 6 لیره در باز به اوجی تی نقاش کردن تی نرخاندن لی آلیتن دا جی هم بویارا دلار زیاده دبه هم بویارا خلکین دهات خلکی کم دبه اف جی آلی قیران دا آلی عبوری دا قیران عبوری دا تشتکی زلال ناکه خلک جی چقاسی دخوازن که دبیجه ام نخ بلا کم ببه لی آلی حکومت و حتی نا آلی ارنی و چه تشتکی نکریه اف جی تی نرخاندن ام دکارم ویا بیجن بیلان فەرهات یاشار پامنێری کورسان نیوز لە ئەستانبول هەربژیت بەرچاوڕێکی زۆر باشیان لەسەر و بابەتە بێگومانەوەژێکی کتێ لە سیاسەکانی حکوومەت نرخی سوتەمەنی هەرزانەکە بۆنە لە 104 ئەوە نرخی سوتەمەنی دابەزاندوە حکوومەتی تورکیا بۆی گواستنەوەی کاڵاوشمەکیش هەرزانتر کرد و کارگەری ئەوێ لەسەر وڵاوسانە هەیە کەمێک کەمتری کاتەوە کە لە 135 و 34 لە تورکیا بۆ هیوایی کە بورێکی زۆر باشتانە.